باز لە ئاستی بارانبارینی ئەم ساڵەکەین و ئەو ڕێژەی کە باریوە ئایا تا چەند کاریگەریە لەسەر ئەو دوو بەنداوی کە ئێمە هەمانە و لەسەر ئاستی ئاوی ژێرزەوی تا چەند ئێمە توانین لە وەرزەکانی ترا سوود لەم ڕێژی بارانبارینە ببینین. ڕاستە ئەم ساڵ لە چاوپارە لەوانەیە پار ڕێژی بارانبارین زیاتر بوو بێ، بەڵام ئایا بارانبارینی ئەم ساڵ سوودەکەی لە خۆی لە چیا بینێتەوە؟ وەکو هەرێمی کوردستان ئێمە لە وەرزەکانی کە ئاگرفتمان بۆ دروست ناکرێت و لە هەمان کاتیشە وەکو سەرچاوی ئاوی و ئاوی خواردنەوە ڕۆژانە لە ماڵەکانمانە بەکاری ئەهێنین، وەکو سەرچاوی وزەش ئێمە سوودی لێبینین، وەکو کارەبا بە پێویست ئەومان هەیە کە ئێمە بتوانین لە وەرزەکانی کە پشتی پێ بەستین گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک سەربەست عوسمان وەکو بەڕێوبەری ئاوی سلێمانی کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە. کاک سەربەست زۆر بەخێر بیت و بەیانی باش بینەرانی کورسات زۆر سپاس. سەرەتا با لەم پرسیارەوە دەست پێ بکەین، ئایا ڕێژەی بارانبارینی ئەم ساڵ بە پێی پێویست بوو یاخۆ کەم و کوڕی هەبوو؟ بەڵێ بەنسبەت بارانبارینەوە ئەگەر مقارنەی بکەین بە ساڵی پار تا ئێستا 367 میلیم باریوە نزیک بۆتەوە لە بەڵام نەگەیشتووەتە ڕادی بارینی بارانی پار. بەڵام لێرەدا ئەتوانین یەک ئەم مانگی ئێستا نەگەیشتۆتە بەڵێ 367 و خۆی ڕێژەی بارانبارینی سلێمانی با بڵێن سنووری سلێمانی کە دانراوە بە تایبەتی مۆگاوی خواردنەوە بێت لە 600 میلیم کەمتر نەبارێ، یان هێشتا لە نیوەی کە ڕادەی پێویستایە نەگەیشتوتە ڕادەیە کە بڵێ لە تا حدێک بڵین منداوەکە بە تایبەتی کە ئێمە احتیمادیای خواردنەوەی لەسەرەکەین تێر نەبووە لەو ئاوەی کە با بڵێن وەکو پێویست با بڵین بۆ ئاوی خواردنەوە. بەڵام فەرقی بارانبارینەکەی پار و ئەم ساڵ پار لە ماوەیەکی زۆر کورتە بە خوڕێکی زۆر باری بارانی بەخوڕ زۆر ئیسفادەی نییە بە تایبەتی بۆ تێرکردنەوەی ئاوی ژێرزەوی زیاتر لەوانەیە لە بەنداوەکانە بۆ باقیەکەشی بە هەدەر ئەڕات بۆ بەرەو خوار هیچ سوودێکی واتە بۆ ئاوی ژێرزەوی ئەو بارانی کە زۆر بەخۆر ببارێ سوودی کەمە زۆر کەمترە بەنسبەتی بارانێت وەلو زۆر اختصاصی من نییە بڵم لە 100 بەڵام لە 100 بۆ 20 چێتە ژێرزەویەوە ئەو بارنەوە بارانەی کە بەخوڕە، بەڵام ئەوی کە خۆمان پێڵێ نمە باران کە وردە و بە هێواشیە بارێ ئەوە زیاتر ئیسفادەی هەیە بۆ حتا ناحەی زراعیش بەعکسەوە بارانی بەخوڕ زەرر لە چێلگە کشتتوکاڵەکانی ژەیەت نەکە لەوە خۆ ڕۆچوونێک دروستەکە ئەو سوودەی نابێ لەبەرەوە تا ئێستا لە حدودی لە 150 بارانی پێویست باریوە ئەمەل هەیە کە زیاتر. ئەگەر لەسەر ئاستی هەرێمی کوردستان بە پێی پارێزگاکان جیاوازی هەیە لە ڕێگەی ڕێژەی بارانبارینەکانە؟ تقریبا بڵێم 600 میلیم کە ئێمە جەناب دەزانی زۆربەی جنوب و وەسەتی عێراقیژی احتیما دەکاتە سەر کوردستان بۆ ناحەی دابینکردنی ئاو. بارانبارینی ئەوان لە کاتە پێویستەکانە زۆر نییە لەبەرەوە زیاتر احتیما دەکەن سەر نیزامی ڕێی ئاو دێریکردنی کشت و کاڵەکانیان لەبەرەوە من تەسەورم وایە 600 میلیم ڕێنجێکی باش بێ بۆ عێراق بەڵام تا بەرەو خوار بڕۆی کەمترە بێتەوە ئەو ڕێژەی کە پێویستە لەوانەیە لە حدودی عمارە و با بڵێن ئەوانە لە بچێتە 500 میلیمیش باش بێ بوارین بۆ ئەوان بەڵام منسبەت ئێمەوە وەکو دانراوە تابع کراوە 600 میلیم باشترین ڕێژەی بارانبارینە. باشە کاک سەربەست ئێوە پێشبینی ئەوەکەن کە ئەم ساڵ بە تایبەتر ئاوی ژێرزەوی باشتر بێ لە چاو ساڵی ڕابردووە چونکە تۆ خۆت باسی لێوە کرد ئەو بارانە بە خوڕی کابارێ زۆر سوودی نییە بۆ ئاوی ژێرزەوی. ئەم ساڵ مژدەیەکی خۆش هەبوو بەڕاستی بژانەوەی زۆربەی کانیەکان لەلایەن حتا دەرەوەی شار تەوانێمە زیاتر و دوو زاهیرەی ئێمە پێڵین تەقینی ئاوی سەرچنار واتە تەقین مەبەسی لە چییە کە ئاو لە پشت سەرچنارەوە لە سەرچاوەکانەوە زیاد دەبێ پاڵەپەستووە خاتە سەر کانیاوەکانی سەرچنار جۆرێک لە تەقینە دروزەکە ینی جۆل لە حجاریوە جۆل لە زرمەکەشیە بێ ئاوەکە لێڵ لێڵەکە تا چەند سەعاتێک ئەبێ مزەخات بکوژێنیتەوە تا بتانی ئەو ئاوە لێڵە نەی بە خەڵک تا با بڵێن ساکینە بێتەوە و ئاوەکە دابی نەکرێتەوە بۆ خەڵک لە ساڵانە جارێک بووە ئەم ساڵ وا تێبینیمان کرد دوو جاریش ئەو دیاردەیە کە دیاردەیەکی دڵخۆشکەرە هەبوو لە ئەو نیشانەیە بۆ باشبوونی ئاوی ژێرزەوی خۆی بە تەئکید ئەگەر ئاوی ژێرزەوی وەکو پێڵەن ڕیچارج تێر نەبێتەوە بێگومان ئەو پاڵەپەسوێ لەسەر کانیاوەکان دروست ناکە و نیان بژێنێتەوە و کارێزەکان نابژێنەوە
ئەمساڵ وەزعی ئەوانە زۆر باش. کەواتە دەتوانین بڵین تا ئێستا دۆخی بارانبارین و ئاو لە چاو ساڵی ڕابردووە باشترە. بەڵێ بەتەکیت زۆر باشە. بابینە سەر ئەو بەنداوانەی کە هەمانە وەکو بەنداوی دوکان و بەنداوی سیروان ئەم ساڵ بەباشی بەنداوەکان پڕبوونەتەوە ئەو ڕێژە دابەزینەی کە ڕوویە ئەمە پڕبووەتەوە یاخود جارێ هەرمایەتی بۆ ئاستی. ئەگەر بڵێمەوە اختصاسی زیاتر بەنداوەکانە بەڵام من ئەوەی کە متابعەیەکەم لەگەڵ بە تایبەتی بەنداوی دوکان و تا ئەو کاتەش بەنداوی دەربەنی خان لە ڕێی کاک عەبدوڕەحمان خانی و کاک کۆچەرەوە بەنداوی دوکان ڕۆژانە 5 سانتیم بەرزە بێتەوە. ینی 5 سانتیم بۆ مەساحە ئاوە زۆرە تۆ مەڵێ 5 سانتیم کەمە زۆر زۆرە. چکە بەشێکی سەرەکی سەرچاوی ئاویمان لە دوکانەوە بۆیەتە ناو شار. بەڵێ ئێمە خواردنەوەکەمان لە 100 بڵێن هەفتای لە زستان لە هاوینە دوکانەکانە لە زستانە بەڕاستی سەرچنار ئێمە ئیسفادی زۆر لەکەین چکە لە هاوینە ئەچێتە حدودی 20 بۆ 30,000 مەتر مکعب لە ڕۆژێکە. بەڵام ئێستا ئەگەر مەجال هەبێ و پێویست بکات توانین تا 150,000 مەتر مکعب تەنیا لە سەرچنار ئاو دەربێنین. ینی سەرچنار تا مانگی ئەگەر ساڵەکەی باش و باران باش بێ نیسبەتێکی باش تا ماوەیەکی درێژتر دابینی ئاوی خواردنەوەی ناو شاری سلێمانیەکە بێگومان کە ئەماکەی مەحەتەکان سیاناکەی لە بۆینە و باشتری ژەبێ بۆ ئەو ناوچانەی دەروی سلێمانی کێماوێنین ئیسراحەتر ئاوەرەگرن. کاک سەربەز بەڕێستان بەڕێوەبەری ئاوی سلێمانی ئەگەر ڕێژەی بارانبارین لە ئاستێکی زۆر باشا بێت شێوازی پێدانی ئاو بۆ ماڵەکان هەر بە هەمان سیستمی ئێستا بە یاخود گۆڕانکاری بەسەرایەت ئێوە چ پلانێکتانێ بە تایبەت بۆ هاوینی ئەمساڵ؟ فاکتەر تەنیا بارانبارین نییە. فاکتەری گواستنەوەی ئاوەکەش فاکتەرێکی سەرەکیە. ئێمە زۆر جار ئاماژەمان پیاوە مەحەتەکانمان لە ئاست پێویستانین توانای بەرهەمێنانیان لە ئاست پێویستانیە. بەڕاستی بە تایبەتی دوکانی یەک پێویستی بە متابعە و چاکسازی گەورە هەیە پارەی بەڕاستی پێویستی زیاتری ئەوێ. ئەوجینا ئێمە لە وشکە ساڵی شابێ ئاو نەبووین. ئەو دوکانی یەک و دووە کامەیە گەر تۆزە ڕوونکردنەوەمان بێت. بەڵێ خۆی سێ سەرچاوی ئاوی خواردنەوە هەیە لە سلێمانیا دوکانی وێزگەی دوکانی یەکە وێزگەی دوکانی دووە وە سەرچنارە. دوکانی یەک لە سەعاتێکە ئەگەر بە عافیەی خۆی بە تاقی تەسمیمی ئاوت باتێ 3600 متر مکعبە لە سەعاتێکە. دوکانی دوو 12,000 متر مکعبە لە سەعاتێکە. سەرچنار بە پێی مەوسمە لە زستانە 7 بۆ 8,000 متر دەیاتێ لە سەعاتێکە لە هاوینە 1000 بۆ 1500 دایاتێ. لەبەراوە ئەمووی کۆمەڵە ژمارن تەسیر لە کاتی پێدانی ئاوی هاوڵاتیەکە. ئێمە پاریش لە وشکە ساڵەیە کێشەی دابینکردنی ئاومان نییە چونکە بەنداو کە دروست دەکرێت بۆچی دروست دەکرێت؟ یەکەم بۆ ئاوی خواردنەوە ئێمە لەسەر ئاوی خواردنەوەی قساکەم واز لە پرۆژەی ماسی و وزەی کارەبا و گەشتیاری و کۆمەڵێ وە خۆشکردنی ئەو سنوورە بەڵام وەکو ئاو بەنداو کە دروست دەکرێت لە 3 بۆ 7 ساڵ ئاوی خواردنەوەی بێتیا بێ. ئەگەر 2 ساڵ 3 ساڵیش باران نەبێ نابێت کێشەیەک بۆ ئاوی خواردنەوەی خوار خۆی دروستکە. بەڵام ئێمە هۆکارەکانی گواستنەوەی ئاوەکەمان لاس پێویستانی. کەواتە ئەو هاوڵاتیانی کە لە هاوینی ئەم ساڵا و لەم ساڵە جاری وابوو بە 5 ڕۆژ جارێک ئاویان نەبوو. ئەو کێشەکەەوە نەبوو کە ئاو نەبوو بەڵکو کێشەی گواستنەوەی ئاوەکە پێ زۆرە لە کاتی بۆریشکان نانەبێ قەت دومان نەخستووە. بەعکسەوە ئێمە بە شانازی وێڵێن و بە شایەتی هەموو لایەک کە سلێمانی لە هاوینی پارە لەسەر ئاستی هەرێم تەسەورەکەم باشترین شار بوو بێ لە پێدانی ئاو لە کەمتر کێشەی ئاوە. کێشەمان هەیە ئمە حەزەکەین هەموو مۆنسێکی ئەم شارە هەموو کار حەزەکەین تەنکی سەربان نەمێنێ حەزەکەین 24 ساعدا بین بەڵامی تر ئەو ئاوەی کە ئەشین لە 2 ساعت لە 3 ڕۆژە بەشی 3 ڕۆژەکە بۆ حسێب کراوە. ئەوە نییە بەشی ڕۆژێکە بینێ بۆ 3 ڕۆژ. زۆر باشە ئێمە هەمیشە لە ڕابردووە مانوت ئەم ئاوی دەبانە نەبوو کە ئێستای کڕین بۆ ماڵۆ یاخۆ ئاوی جامەوە هەر ئاوی بەلو ئەمانە خواردەوە و کەسیش زۆر گرفتی بۆ دروست نابوو. جام پرسیارم بۆیە کرد تۆ وەک بەڕێستان وەکو بەڕێوەبەری ئاوی سلێمانی ئەو ئاوە ڕێژەیە کە ڕۆژانەیەتە ناو ماڵەکانی ئێمەوە تا چەند ئێوە دڵنیان لەوەی کە بۆ خواردنەوە بێت و هیچ گرفتێکی پیسبوونی نییە؟ دیسانەوە توان بڵێم بە شانازیەوە ئێمە حەزەکەین هەموو کەس ڕەقیب بێ لە سەرمان چکەوە بۆ دڵنیایی خەڵک ئێمە خۆمان 4 مختبەرمان هەیە 4 مختبەرمان هەیە یەکێک لە دوکانە یەکێک لە ناو دایرەیە و لە سەرچنار هەمانە وە گەڕۆکەکانیشمان هەیە. یعنی زائیدەنەوە
بە سوپاسەوە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی خۆپاراستنی تەندروستی بەردەوام سەردانی ماڵ و تانچی و سەرچاوەکانی ئاوەکە ژینگەش لەلایەن خۆیەوە بەپێی سیاسەتی دایرەکەی خۆی بەردەوام متابعەکە کەمبوونی لە چاو خۆیان نسبەتی ڕژانەوە و ئەو نەخۆشیانی پێڵێن وەتەربۆرن دیزیز ئەو نەخۆشیانی لە ئاوە سەرچاواگرن بە تایبەتی سکچون و ڕشانە و کولێرە سێ نەخۆشی باون یعنی ئێمە لە ساڵی 2010 تاکە شاری عێراق بووین تاکە شاری عێراق بووین لە 18 محافەزە کە کولێرای تیا ڕوونەیە لە 18 محافەزە بە کوردستانیشەوە حەڤەی تایە بوو لەبەرەوە نەک ئاوی سلێمانی تەسەورەکەم ئاوی هەرێم بە گشتی لەبەروی متابعەیەکی باشەکرێ و ڕقیبمان زۆرە تەنانەت زۆر جار ئەمریکیەکان کە لێرە بوون خۆیان متابعی ئاوی خواردنەوەیان کردووە و ئەگەر یەک دەقەش بزانین ئاو نەشیاوە بۆ خواردنەوە خۆی مە معاشەکانمان نابڕنە گەراون ئەیگرینەوە و ئاوتان نێن زۆر باشە کاتە تۆ دڵنیایی لێرەوەی بە هاوڵاتیان کە ئەوەیە گاتە ماڵەکانیان لە ساساوێکی تەندروست ئاوی بەلوعەکان حەقی ئاوی تەنکی ماڵانم نییە کە ئێتە خوارەوە ببوورە بە ئەوە ئەرکی خۆمانە بێگومان ئەوە کرێتە سەر شانی هاوڵاتیەکە خۆی کە چەندێک جارێگە و تەنکیە پاکاتەوە بەڵام ئاوی ئەو بەلوعی کاگاتە ماڵەکانی ئێمە ئاوێکی تەندروست ئێمە مەسئولین لە قەترە قەتری لە پاچی ئاوەکە باشە کاک سەربەست ئەو تاقیگەی کە تۆ باسی لێواکەڵی چەند تاقیگەیەکمانێ ئەو پشکنینە لە کاتێکا کرێت بۆ نمونەکەەوە ئاواگاتە ماڵەکانی تو یاخود پێش ئەوەی کە تۆ بینێریت ئەتوان لە هەموو مەرحەلەکان ناکرێ لە ماڵەکان ناکرێ لە تەنچەکان ناکرێ لە سەر چاوەکان شاکرێ ڕۆوەتر بڵین ئاوی خاوەکرێ تریتی دووەتر ئاوی معالەجەکرا و کە ئاوی خواردنەوەکی خۆمانە هەمووی بەو مەرحەلانە ئەڕوە و هەموو ڕۆژانە من داتا یەت بۆ هەموو ڕۆژێک داتاکانم بۆ پێگات واگەر بزانین کێشەیەک هەیە بەس بەڕاستی پێ بڵێم ئاوی ئەم وڵاتی کوردستانی خۆمان چکە ئەمەنە سازگارە ینی ئاوی سەرچنار من زۆر جار بۆ خۆمەڵێم گونا حەکلۆری تیەکەی ئەمە نەپاکە ینی ئەمە بەهرەیەکە جارە لە کۆنگرەکانی بەڕێوەبەرانی ئاو لە ئەردەن من باسی لێڵی ئاوام کردوتم ئێمە ناگاتە 5 بۆ 10 خۆی ینی حتا ئاوی دوکان ئەنی تۆ نەوەک لە هینیان و چەشتیوانە ئێمە لە جنوب بە 150 ڕازین ئەچێتە 2000 جاری وایە لا ئێمە 5 بۆ 10 خۆی لە خواییەوە مەگەر کێشەیەک دروست بێ مەسەلەن یا سەدەکە لافاوێکی بۆ بێ یان با بڵین ئاوی سەرچنار کە تەقینێ ڕووبە ئەجنا ئاوی سەرچنار بە حەقەت من بۆ خۆمەڵم بەڵام خراپە ئەم قسەیە بێ کلۆری ژەخورێتەوە خۆزگەیتە خۆمان بایەوە دۆلکەکە داما بنایە لەندە بە پلاسیکە دوورکەوتینە نادەبەکە تۆزێ بۆ بیرۆهینە دەوڵەمەنیە زیاتر پیشانێری بەخوا زۆر پلاسیکە زۆر مشکلەی لەسەرمان کاکسەر بەس باسێکیەوە بکەین بۆ نمونە ئەوەی بەڕێزەکە ئێمە دڵخۆشین بەو دڵنیایەوە باز لە ئاوی شاری سلەیمانیەکەی ئەگەر هەر ناوچەیەک یاخۆر کۆڵانێک هەستیان کرد زۆر جار بەلوعەکان کرۆتەوە قوڕاوێکێتە خوارەوە ئایا ئەم قوڕاوە لە پاکردنەوەی تەنچە گەورەکانە یاخو ئەگەر ئەمە بەردەوامیە بوو ئێوە تیمی تایبەتان هەیە کە چارەسەری ئەم گرفتە بکە بەڵێ ئێمە دایمە ئەو کێشەیەمان هەیە لە گەڕەکەکانە سوتفە ئەکا جاری وا هەیە کە بۆری چێمە 3 بۆری ئاوەیەنێ بۆ سلێمانی هەموو جارێ 3 بۆری بەکار نایە دوانی بەکارێ جاری وایە بۆریەک زۆر ئەمێنێت و ئاوی پیانە ڕۆیشتووە جەناب دەزانی لە بەرزی و نزمەکانە نیشتویەک دروزە بێ کە ئاوی لێ ئەیتۆ و نیشتۆ لەگەڵ خۆی ئاهێنێ ئێمە دایمە هاوڵاتی ئاگادارەکەینەوە کە ئەو ئەوە نەخواتەوە چکەوە شوێنمان هەیەکەینەوە بەس لە 100 پاک نابێتەوە بەنسبەت پیسبوونی گەڕەکەکانەوە جاری وایە بەڵێ تێکەڵی زێرا بەبێ نەوت بۆنی نەوتی لێ ماڵێک لە چوارباخ ترشیاتی بواتە بوو ڕەنگەکەی سوور بووەوەکەی ینی لە ترشاتخانەیەکە بۆ دیارە بۆرێکە لەو ئاستا کون بووە بردوێتی تیمی چارەسەری پیسبوونمان هەیە ئەندازیارێک کچە ماستەری هەیە بەردەوام ئەو شوێنانە لە چارەسەرکردنایە و تا ئێستا خۆشبەختانە پیسبوونێک نەبووە لە دەستمان دەرچێ و چاچی نەکەین جاری وای پێویست دەکا بە گۆڕینی تۆڕی ئاوەکە چکەوەنە کۆن بووە بە عملی معالەجە نایە تۆڕەکە بێ بیگۆڕی زۆر باشە دەستان خۆش بە بێگومان ئێوە لە هەموو کات و ساتەکانە هەر لە هەوڵی ئەوەیە بوون کە باشترین خزمەت گوزاری پێشکەش بە هاوڵاتیان بکەن ماندوو نەبن سەرڕاوی کە لێرە و لەیەک لێی ژەکرێ بەڵام ئێوە هەر بەردەوام لە کارەکانتان دەستان خۆش بێ کاتە بە شێوازێکی گشتی کاک سەربەست پێمان بڵێ ئەم ساڵ ڕێژی بارانبارین کە تاوەکو ئێستا کەمێک باشتر لە چاو ساڵی ڕابردووە بە حکومەوەی کە خۆت باسی لێوە کرد ئاوی سەرچنار بۆ چەند جارێک بۆ شێوازی لێ هاتووە
هیچ میکانیزمێکتان هەیە هیچ گۆڕانکاریەکتان هەیە لە کاتی پێدانی ئاوا بۆ ماڵان بڕوا ناکەم گۆڕانکاری بکرێ ئەم ساڵ چونکە باشە ئێوە لە زستان و لە هاوینی شەهر 3 ڕۆژ جارێک ئاو ئێم باوڵاتیان ئەڵین با فێری زۆر هین زیادە چونکە ئەگەر هەر زستان زۆر تێر بێ هاوین گلەیمان لێکە و بالمناسبە من گلەی بە شتێکی باش دەزانم گلەی لە جێ خۆی نە گلەی هەنێ کەس کە بەڕوخێنەرە گلەی بنیادنەر زۆر باشە ئەگەر وانە بێ پێش ناکەوین ئەگەر بزانین ئیشی باش دەکەین سستە بینەوە بە تەسەوری من بەڵام ئیشەڵا بەنسبەت ئاوی خواردنەوەەوە لە پار و لە زستان قەت کەمتر نابێ ئەگەر کێشەی گەورەمان لە بابەت کارەباوە یان بۆری تەقینەوە شتێکی وانە بێ ئێمە بەردەوام لە ئەوین بەڵام خۆجن بزانی وەزی هەرێمەکە لە ناحی مادیەوە زۆر دڵخۆشکەر نییە بۆی کە ئێمە بڵێن پلانمان هەیە ئەگەر پێ بڵم ئێستا بای 111 میلیارد دینار دەرخستەی چاکردنی تۆڕ و گۆڕینی تۆڕ و تۆڕی تازەمان هەیە بەزای 111 میلیارد دینار بە چەند ساڵی کە ئێرێ بە دایری ئاوی سلێمانی بە نیسبەت مەحەتەکانەوە دەوری 50 میلیۆن دۆلارمانەیە بە چەند ساڵی کە 50 میلیۆن دۆلار دابی نەکرێوە نیە لەبەرەوە ئەمانە خۆی لە خۆیان قەبەن ئەو پارانی ئێمە ئەمانەیە قەبەن پارەیەکی ئەو تۆنیە بەڵام لەگەڵ ئەوەشا نەمانهێشت و خەڵک ئێوە خۆش بن لە بێئاوی بناڵێن ئێمە هەموو کاتێ بە درێژایی پرۆگرامەکە پرسیارەکانمان ئاراسی بەڕێز و بەڕێوبەراتەکەی تۆ بوو بەڵام ئەرکێکیش لەسەر شانی خۆمانەوەکو هاوڵاتیان کە زۆر جار پارێزگاری لەو ڕێژە ئاو بکەین کە هێتە ماڵەکانمانەوە بەڕاستی زۆر گرنگە کە من تەنکەکەی سەربانم پڕ بوو ئیتر بەلوعەکە بگرمەوە باەکی کە سوودی لە بێنێ زۆر کادەمەم لە زۆر شوێن بینیوە کە باسیەوەکەنەڵێ با ئاوەکە لەسەر تەنکەکە بڕۆ بەرمیلەکە پاکە بێتەوە بەخۆ بەرمیل بۆ پا نابێتەوە چەند مانگجارێت تۆ خۆت چێکی ئەوە بکەیت و بەرمیلەکەی خۆ پاکەیتەوە ئەو ڕێژە ئاوەی با بە زیانە ڕوە تۆ ڕێنمایی چیوەکو بەڕێبای وڵی من ئینەکەی جەنابێ ڕاکەی جەنابێ زۆر پەسەندە هاوڵاتیە بێ وشیاریەوە بزانێ کە ئێمە لە زۆر وڵاتانی عالم کە لەسەر ئاوی شیری نەژین بەڵام تەنانەت بیری ماڵان فلۆمیتەری بۆ داناوە نابێ زۆر کاری بکە تەنانەت بیری ماڵەکەی خۆی ناهێڵێ ئەڵێ پێویست ناکەەوە هاوڵاتیەکە خۆی لە خۆی ئێستا من نەبێ بە قسەیەک لەم ڕۆژانە شتێکم بیست ئەڵێ ئۆکرانیەکان کە ئەڕۆن بەڕیز پسچیت و شەربەت و شت دانراوە یەکی یەک دانە هەڵەگرن شەش ناخاتە گیرفانیەوە بڵێ بۆ پێویست بۆی ئەوەی دوای خۆشم بژی ئێمە ژەبێ وا بیرکەینەوە نەوەکانی داهاتوو خەڵکانی تر هەل لەم کاتەشە ئەگەر ڕەحمیان پێ نەکەین جەنابە ئاو زۆر بۆیت بەڵام ماڵی ئەو ئاوی زۆر بۆ نایە لەسەر حسابیە و تۆ زیادە ڕەویەکێکی کە ناحەقیە بۆیە هاوڵاتی ئەگەر هاوکاری حکومەت نەبێت لە ئاوە لە کارەبا خۆی تووشی گرفتە بێ و خۆی کێشی زۆر باشە دەستە خۆش کارمەندانی بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانی شەو بە بەردەوام لە ئەرکان ماندوونە دەستە خۆش دەستان خۆش بێ سپاس